یەکێک لە هۆکارەکانی ئەو کۆبوونەوە لوتکەی سێقۆڵیەی نێوان رووسیا و ئێران و تورکیا کە لە تاران کرا دەچێت وەک هەوڵێک لی بڕوانرێت تا تیشک لا بدەن لەسەر سەردانەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی جو بایدن سەرۆکی ئەمریکا. ئاماجی ئەو کۆبوونەوەیە وەک هەرسێ وڵاتی بەشدار ئاماژەیان پێدەکرد لە پێناو ڕاگرتنی دارمانی ڕەوشی ئاسایشی سووریایە لە سۆنگەی پەرەسەندە ناوخۆیەکانی سووریا و هەروەهاش ئەو هەڕەشانەی وڵاتی تورکیا دایانکا بۆ هێرشکردنە سەر ناوچە کوردنشینەکانی باکووری سووریا. بەڵام ئایا ڕەهەندەکانی ئەو کۆبوونەوە لوتکەیە هەر لەوەدا سنووردارە؟ وەک زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن کۆبوونەوە دووقۆڵیەکانی نێوان ئەو سێ سەرۆکە هیچی کەمتر نییە لە کۆبوونەوە سێقۆڵیە لوتکەیەکەیان. لەو کۆبوونەوەیەدا وەک دەگوترێ ئەگەری هێرشی تورکیا بۆ سەر باکووری سووریا وێڕای داواکان و لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو داوایی تورکیا پەسەند نەکراوە. لە کۆبوونەوە لوتکەیەکەدا ئەو سێ ڕێبەرە نەیانتوانی ناکۆچیەکانی نێوانیان بڕەوێننەوە بە بەڵگەی ئەوەی کاتێک ئەردۆغان دوای کۆبوونەوەکانی دەگەڕێتەوە بۆ ئەنکەرا یەکەم لێدوانی دەیدات سەبارەت بەو هێرشەیەتی و بە بژاردەیەکی ئامادەش ناودێری کرد. هەرچەندە رووسیا و ئێرانیش ئاگاهیان پێدا بوو سەبارەت بە بەرەنجامە خراپەکانی ئەو هەنگاوەی تورکیا. زانیاریەکان کەمن سەبارەت بەوەی چی لەسەر سووریا وتراوە لەو کۆبوونەوە داخراوە لوتکەیە، بەڵام وێڕای ناکۆچیەکانیان توانیویانە لەسەر یەک پرەنسیپ هاوڕابن و ئەویش کشانەوەی ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. هەر یەکێک لەو وڵاتانە هۆکاری تایبەتی خۆی هەیە بۆ ئەو هاوڕاییەیان. مۆسکۆ لە شەڕێکی فرەڕەهەندایە لەگەڵ ئەمریکادا. تاران دەمێکە ئامانجی هەیە هێزەکانی ئەمریکا بکاتە دەرێ لە ڕۆژاوای سووریا. هەرچی تورکیاشە کە ئەندامی هاوپەیمانەتی ناتۆ و هاوپەیمانی وڵاتانی ڕۆژاواشە تووڕە و ناڕەزایشە لە بوونی ئەمریکا لە سووریادا و دەژڵێ زیانی لە وڵاتەکە داوە. هەرچەندە ئەنکەرە لە ناوخاکی تورکیادا میوانداری هێزە سەربازیەکانی ئەمریکای کردووە. ئایا سەرۆکی تورکیا دۆسەی گەڕانەوەی زۆرەملی ئاوارە سووریاییەکان دەکاتەوە بە کارتێکی فشار بەسەر مۆسکۆ و تارانەوە؟ ئایا هیچ یەکێک لەو وڵاتانە دەتوانن ڕەهەندەکانی قەیرانی سووریا بگۆڕن؟ وەڵامی ئەم پرسیارانە و ژمارە پرسی تریش لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدایە و خۆشهاتنەوە بۆ چاوی واشنتن. وێڕای ناوکۆچی استراتیژیەکانی نێوانیان هەر سێ وڵاتەکەی بەرەی ئاستانە لە تاران کۆ دەبنەوە بەبێ ئامادەیی حکوومەتی سووریا یان نوێنەرانی گەلی سووریا وتوێژ لەسەر ئایندەی ئەو وڵاتە دەکەن، هەرچەندە مۆسکۆ و تاران و ئانکەرەش سووریایان کردوتە مەیدانێکی گەورە بۆ تاقیکردنەوەی ئامڕازەکانی شەڕکردن. ئێمە هەمیشە پشتیوانیمان کردووە لە چارەسەری سیاسیانەی قێرانی سووریا بەپێ ئەو ڕێکەوتنانەی کراون و بەپێ دانووسانەکانیشدا سەردەستوری وڵاتەکە. مۆسکۆ هاوکاتی ئەو شەڕەی سەپاندوویەتی بەسەر وڵاتی سەربەخۆی ئۆکراینادا ئاماژە بە هێوربوونەوەی ڕەوشی ئاسایشی وڵاتی سووریا دەکات لە کاتێکدا هێشتا هیچ توروسکاییەک لە ئاسۆدا دەرنەکەوتووە بۆ چارەسەریەکی ئاشتیانە لەسەر بنەمای کۆبوونەوەکانی ئاستانە. بەگشتی کاری هاوبەشی رووسیا و ئێران و تورکیا بەشدارە لە چارەسەرکردنێکی هەمەلایەنەی قەیرانی سووریا و زۆریش کاریگەرە. سوپاس بۆ یارمەتی و پشتیوانی وڵاتەکانمان ئاسی توندوتیژیەکان زۆر کەم بوونەتەوە و ژیانێکی ئاشتیانەش جێگیر دەبێتەوە لەگەڵ گەشەکردنی قۆناغ بە خۆناغی ئابووری و خزمەتگوزاریەکانیش. بەپێی زانیاری و ڕاپۆرتە هەواڵیەکانیش پێناچێ ئەنکەرە لەو کۆبوونەوە لوتکەیەشدا دەستکەوتێکی هەبوو بێ بە تایبەتیش لە ڕوانگەی ئەو هەوڵانەوەی دەیدا تا چرای سەوزی بە هەڵ bikرێت و هێرشێکی تر بکاتە سەر ناوچە کوردنشینەکانی سووریا. Siz değerli dostlarımızdan Türkiye'nin güvenlik endişelerini anladığınızda گوێم لە لێدوانەکانی دۆستە ئازیزەکانمان بوو کە لە نێگەرانیە ئاسایشەکانی تورکیا تێگەیشتون. شانازی پێوە دەکەم. هەرچۆنێک بێت بەو شەبرینەکان ساڕژ نابن. کشانەوەی تەواوەتی پەکەکا و پایەدە و یەپەگا بەلایەنی کەم 30 کیلومتر یەکێکە لە بەندەکانی ئەو ڕێککەوتنەی پێشتر کراوە.
بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. بەپێی ڕای زۆرێک لە چاودێر و شیکەرەوە بەشداری ڤلادیمیر پوتین لەو کۆبوونەوە لووتکەیەدا وەک هانابردنێکە بۆ تاران تا کاریگەری ئەو سزایانەی سەپێنراو نەتەسەری کەم بکاتەوە. ئەمریکاش سێ خاڵی دەستنیشان کردووە وەک هۆکاری ئەو بەشداریەی پوتین لەو گردبوونەوەی تاراندا. باڵڕێز پوتین خۆی بڵێت بۆچی بڕیاری داوە لەم کاتەدا بڕوات، بەڵام بەلای منەوە سێشت هەن و وەهایان کردووە بچێتە ئەو کۆبوونەوەیەوە. یەکەمیان ئەوەیە کە بەڕێز پوتین و رووسیا هەروە دێ و لە پەراوێز دەنرێن، ئێستاش تا یارمەتی بدرێن ڕوو لە ئێران دەکەن. دووهەمیشیان ئاماژەیە بەوەی بنەما پیشەسازیە لەشکرێکی ناتوانێت شانبەشانی ئەم شەڕە بێ پاساوی ئۆکرانیا کار بکات. مۆسکۆ داوای کۆمەکی لەشکریشی لە تاران کردووە و دەخوازێ ئێران فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆ دابین بکات. وەک واشنگتن دەڵێ ئەمەش هۆکارێکی تری بەشداریەکەی پوتینە لەو کۆبوونەوەی تاراندا ئاماژەیەکیشە بۆ یەکێک لە خواستەکانی کرملن. هەروەها خاڵی سێهەمیش پێم وایە ئاماژەیە بەوەی پوتین بەبێ هیچ چەندوچوونێک هیچ خواستنێکی نییە بۆ ڕاگررتنی شەڕ و بەخواست و بڕوایەکی باشەوە دابنیشێت و دانوستان لەگەڵ بەڕێز زلنسکی بکات. بە پێچەوانەوە هەموو خواستەکەی ئەوەیە لە ڕێی سەدام فڕۆکەی بێفڕۆکەوانەوە درێژە بەم شەڕە ناڕەوایی بدات و بەردەوام بێت لە کوشتنی هاوڵاتیانی ئۆکراینی. دیمەشق بە ترس و دڵەڕاوچێوە دەڕوانێتە تەواوی جم و جۆڵە سەربازیەکانی تورکیا لە ناو سووریادا و ئێستاش شادمانە بەوەی لەو کۆبوونەوە لووتکەیەدا وەک دەگوترێ چرای سەوز بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان هەڵنەکرا. لە پەیوەندی بە کۆبوونەوە لووتکەیەکەی تارانەوە ئێمە بە ئەرێنی دایدەنین. بێگومان دەزانین ئەمە کۆبوونەوەی لووتکەی سەرۆک ڕئیسی و سەرۆک پوتین نەبووە، لایەنێکی تریش بەشدار بووە. جا ئەو لایەنەی تر زۆر ئامانج و سیاسەتی هەبوو کە دەیویست بیسەپێنێت بەسەر کۆبوونەوەکەدا. لەو کۆبوونەوە لووتکەیەدا ڕێبەرانی رووسیا و ئێران و تورکیا وەک دەڵێن بە چڕی و بە وردیش باسییان لە ڕۆژی سووریا کردووە. بەڵام دۆسیەکانی وەک ئۆکراینە، بەرنامەی ناوچی ئێران و سیاسەتەکانی تورکیا و دۆسیەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش جێی باسوخواسێکی زۆری ئەو کۆبوونەوەیە بوون. لە ڕاگەیەنراوی کۆتایی کۆبوونەوەکەشیاندا ڕێبەرانی ئەو سێ وڵاتە کە هەر خۆیان لەسەر ئاستی جیهان جێی مشتومڕن تەواوی هەوڵی نوێ لە سووریادا ڕەت دەکەنەوە و دەڵێن ئەوانەی بە پاساوی شەڕی دژی تێرۆریزمە لە سووریادان پێویست ناکا لەوێ بن. ئەوڕۆد ئەمەش وەک ئاماژەیەک بەبوونی ئەو چەند سەد سەربازەی ئەمریکا کە لە ناو سووریادان. دکتۆر مستەفا گوربز شارەزای کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. دکتۆر مستەفا سەرۆکی بەشی داڕشتنی سیاست بووە لە نێوەندی سیاسەتی جیهانی لە زانکۆی جۆرج مەیسن و یەکێکیش بووە لە لێکۆڵەرە سەرەکیەکان لە زانکۆی فلۆریدا و هەمیشەش کەبینی و سەرنجەکانیشی لە میدیا جیهانیەکانی وەک واشنگتن پۆست و هەواڵە جیهانیەکانی BBC و دەیلی ستار و میدڵ ئیست مۆنیتەر و چەندان نێوێندی تریش بڵاوکراونەتەوە. دکتۆر مستەفا سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیارم ئەوەیە ئەو کۆبوونەوەی لە تاران کرا چ شتێک لە ڕەهەندەکانی شەڕی سووریا دەگۆڕێ، چ شتێک بەرەو پێش دەبا بە تایبەتی ئەو چارەسەری ئاشتی کە ئاماژەی پێ دەکەن. When we analyze this meeting, we need to look at the symbolic importance first. کاتێک شیکردنەوە لەسەر ئەو کۆبوونەوەی دەکەین پێویستە بە پلەی یەکەم باز لە گرنگیە سمبولیەکەی بکەین. کاتێک بایدن سەردانەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کرد یەکسەر ئەو کۆبوونەوەی کرا وەک بەرەنگار بوونەوەیکی سمبولی رووسیا و ئێران و هێنانی تورکیاش وەک پەیامێکی سمبولی بووە بۆ واشنگتن سەبارەت بۆی مەرجنیە ڕاینەکانی ئەمریکا لای هەمووانەوە جێی پەسەندکردن بێت. وەک ئەوەی بگوترێت ئەمە جیهانێکی فرەلایەنە، هێزی ناوچەی هەن و ئەمانە بڕیاردەرن لەسەر ئایندەی سووریا و ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بێ لەمەش یەکەمین سەردانی ڤلادیمیر پوتین بۆ ئێران لەوەتەی شەڕی ئۆکرانیا دەستی پێکردووە وەک دەزانین هەروەهاش وەک وڵاتانی ڕۆژئاواش باسی دەکەن گورزێکی گەورەی بەرکەوتووە بەهۆی ئەو شەڕەوە. بەڵام لەڕێی ئەو سەردانەیەوە دەیەوێت وەها خۆی پیشان بدات کە هێشتا زۆر بەهێزە و دەشتوانێت لە ئایندەدا پرۆسەی ئاستانە وەک جێگرەوەیەک بۆ ڕوانینی واشنگتن دابنێت لەسەر دۆسەی سووریا. جا سەبارەت بە پرسیارەکەشت ئایا چاوەڕوانی گۆڕانکاریشی گەورە بکەین لە سووریادا؟ ناتوانم بڵێم بەڵێ.
هەڵبەتە بۆ مەودایەکی کورت چونکە کاتێک جۆ لە لێدوانەکانی هەرسێ گەورە کار بەدەست دەبوو دەستزانی هەرتەنها خۆیان دووبارە دەکەنەوە و ئەوەی بەر لە 2 یان 3 ساڵ و توانە ئێستاش دەیڵێنەوە. تورکیا هەرباسی 30 کیلۆمەترەکە دەکات لە ناو سووریادا وەک تورکیا دەڵێت ئەو پەیمانەی کارکتەرەکانی تر داویانەتێ هیچی نەکراوە. رووسیا هەر هەمان داوای هەیە تا تیرۆریستان لە ئیدلب نەمێن و تورکیاش ئەو کارە بکات. ئەمەش هەر جێبەجێ نەکراوە. ئێرانیش هەر گازندەکانی خۆی دووبارە و چەند بارە دەکاتەوە لەسەر هێرشەکانی ئیسرائیل لە سووریادا و چەند بابەتێکی دیکەش. and many other things. دکتۆر مستەفا ئاماژە بە خاڵێک کرد کە دەڵێ رووسیا دەوێت هێزی خۆی پیشان بدا چۆن نەتوانێت هێزی خۆی پیشاندا لە کاتێکە مۆسکۆ هانە بۆ ئێران دەبا بۆ وڵاتێکی بچووکی وەکو ئێران تاکو کۆمەکی بکە هەم لە ڕووی لەشکریەوە و هەمیش لە ڕووی کەمکردنەوەی کاریگەری سزاکانەوە. ینی پێت وایە مۆسکۆ ئیتر تەواو ئەو زلهێزەی جاران نامێنێ بە تایبەتی لە دوای ئەم شەڕەی ئۆکراینە؟ I wouldn't say that. When I look at the Middle Eastern regional powers, Saudi Arabia, United Arab Emirates and others. نامن وهای دانانیم چونکە کاتێک دەڕوانینە هێزەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک عەرەبستانی سعودیا میرنشینەکان هەندێک وڵاتی تریش دەخوازن مۆسکۆ وەک ئەڵتەرنەتیڤێک بیهێڵنەوە بە تایبەتیش لە دۆسەی سەر و سەوداکردن لەگەڵ واشنگتندا. ئەو وڵاتانە بە چین یان بە رووسیا ناڵێن نا هەرچەندە واشنگتن دەخوازێت وەها بڵێن بە تایبەتیش لەم سەروەختەی شەڕی ئۆکرانیادا کە زۆرێک لە جیهانی ڕۆژئاوا دەخوازن ئەو وڵاتانە ناڕەزایی و ڕەخنەی خۆیان دەرببڕن بەرامبەر مۆسکۆ. بەڵام وەک دەبینین وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا لەو ناوچەیەدا نەیان کردووە. ئەمەش وەهامان لێک دەکات بڵێن پێدەچێت مۆسکۆ هێزی خۆی لەو ناوچەیەدا لەدەست نەدابێت یان دەتوانین بڵین پوتین لاوازیەکی گەورەی هەیە بەڵام لە هەوڵی بەدەستهێنانەوەی ڕۆڵ و کاریگەریەکانی خۆیدایەتی کە دەشێت بەرەنجامەکەی لە مەودای درێژخایاندا ببینرێت بۆ نمونە لەگەڵ ئێراندا. بەڵام هێشتا زووە بگوترێت بەرەنجامی گەورەی کۆمەکە لەشکریەکانی ئێران بۆ رووسیا دەبینین چونکە ئەمە وەک تاقیکردنەوەیەکە بۆ هەردوو وڵات. لەوانەیە لە مەودایەکی درێژخایاندا ئەنجامی چاوەڕوانیەکان ببینرێن. ئەمەش بەهۆی ئەوەی کارکتەرەکانی ناوچەکە دەرگاکانیان بە تەواوەتی لە رووسیادا نەخستووە و هەمیشەش هەڵسەنگاندن بۆ شتە جیاوازەکان دەکەن بە تایبەتیش لەوەتەی بەڕێبەرایەتەکەی بایدن دەست بەکار بووە. لێرەدا تووشیا دەشێت وەک نمونەیەک سەیری بکەین. ئەنکەرە دەیەوێت هاوسەنگێک دروستکات هەندێک پەیامی دیاریکراو دەنێرێت بۆ واشنگتن و ژمارەیەک پەیامیش دەنێرێت بۆ مۆسکۆ. هەمان ئەو شتەش لە تەواوی ناوچەکەدا دەبینرێت. یەک پرسیاریکە گە بە کورتی وەڵام بیتەوە دی زۆر دەمێکە بە خۆت دەزانی ئەم سێ وڵاتە لە کۆبوونەوەکانی ئاستانادا وەخوایان نیشان دەدەن کە بە شوێن چارەسەری ئاشتیەوەن لە سووریادا چ پرۆژەیەکیان هەیە بۆ ئاشتی لە سووریادا؟ Well, I think there are divergence of interests and some of them are irreconcilable. It's impossible. جا پێم وایە ئاڵۆزی و جیاوازی هەیە لە بەرژەوەندەکانیاندا و هەندێکیش لەو بەرژەوەندیانیان لەگەڵ ئاشتەواییدا یەک ناگرنەوە. بەڕاستی ئەوە ئەستەمە بتوانرێت هەڵوێستی تورکیا لەگەڵ هەڵوێستی ئێراندا لە دۆسەی سووریادا یەک بگرنەوە لە کاتێکدا ئەو هەموو ناکۆچی هەیە لە بەرژەوەندەکانیاندا. جا ئەوە ئەستەمە تاران و ئەنکەرە هەریەکەیان لەلایەکی قەیرانەکەدان. هەر بۆیە دەڵێم هەریەکەیان دێت و دەخوازێت خاڵەکانی خۆی بخاتە بابەتی سەرێکیەوە. جا تورکیا بە نمونە وەربگرین. هێرشە لەشکریەکانی تورکیا بۆ سەر سووریا پەیوەندێکی زۆری هەیە بە هەڵبژاردن و پەیمانەکانی ئەردۆغانەوە. ئێستاش ئەگەری گەڕانەوەی 1 ملیۆن پەنابەری سووریایی یەکێکە لە دۆسیەکان. ئەمە بەشێکە لە دۆسیەی هەڵبژاردن و ئەردۆغان دەڵێت خۆیان دەیانەوێت بگەڕێنەوە. بەڵام چۆن خۆیان ئەو داوایە دەکەن؟ ئەمە بەشێکە لەو وێناکردنەی تورکیا خۆی دەیکات بۆ دانانی هەرێمی ئارام یان ئاسایشی. جادانانی ئەو هەرێمە ئەوە ئێران و رووسیاش کە کارکتەری سەرچین لە سووریادا دەیانەوێت هەر هیچ نەبێت تێگەشتیان هەبێت لەو دۆسەی تورکیا داوای دەکات. بێلەوەش دەشێت ئەوەی ئەنکەرە دەیکات هەڵسەنگاندنێکی کورد مەودا بێت لە پەیوەندی بە ئیدلیبەوە کە جێی نیگەرانی دیمەشق و مۆسکۆشە لە ڕوانگەی بوونی جیهادیەکانەوە. جا ئەم شتانە چۆن دەبن و بە چه ئاراستەیەکدا دەڕۆن؟ ئەوە پێویستە چاوەڕوان بین چونکە دەبێت و توێژیان لەسەر بکرێت و لەوانەشە ئەو توێژانش بگەنە بنبەست لەو ڕوانگەیەوەی ئێستا وەک قەیرانێک سڕ بووە. بەڵێ دکتۆر مستەفا من دەگەڕێمەوە بۆ لات.
هەر یەکێک لە وڵاتانی بەشدار بوون کارنامە و ڕوانینی خۆیان هەیە لە سووریادا و هەر یەکەشیان داوایەکی یەکە دەشێ لەگە بەرژەوەندیەکانی وڵاتانی تردا نەگونجێت و هەروەهاش لەگەڵ بەرژەوەندیەکانی پێکاتەکانی گەلی سووریاشدا. در این نشست نسبت به محکومیت لەم کۆبوونەوە لووتکەیەدا جەختمان کردەوە لەوەی هێرشەکانی ڕژیمی زایونیزم بۆ سەر سووریا پێویستە ئیدانە بکرێن و دەبێت ئەو هێرشانەش چەندێک بکرێت بە زووی ڕابگیرن. هێرشەکانی دەکرێنە سەرگەلی سووریا و لەشکر و هەروەها هێزە چەکدارەکان لە سووریادا. پێشێلکاریەکی سەروەری نیشتیمانی سووریا و هەروەها ڕێو شوێنە نێونەتەوەیەکانە دەبێت بە خێرایی ڕابگیرێن. تەنها ڕێگەیەک بۆ جێگیرکردنی سەخامگیری واسایش لە سنوورەکانی سووریا لەگەڵ وڵاتانی دراوسێدا ئەوەیە ئامادەیەکی بەهێزی لەشکری سووریا هەبێت لەسەر ئەو سنوورانە و هاوکاریش هەبێت لەگەڵ حکوومەتەکانی وڵاتانی دراوسێدا. لەشکری سووریا بە پشتیوانی هێزە سەربازیەکانی ڕووسیا توانیوێتی دەست بگرێتەوە بەسەر زۆرێک لەو ناوچانەی کەوتبوونە ژێر دەسەڵاتی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانەوە، بەڵام هێشتاش ئەو پێشڕەویانەی لەشکری سووریا دەیانکات بەلای ڕووسیاییەکانەوە کەمە وەک دەڵێ چارەسەر لە کۆنتڕۆڵکردنەوەی سووریادایە. جەخت دەکەمەوە لەوەی ڕەوشی ئەو ناوچانەی لەژێر دەسەڵاتی حکوومەتی سووریادا نین مەترسی تایبەتیان تێدایە. دەبینی سەرچاوەکانی مەترسی ڕاستەقینەکانی تاوان و توندڕەبی و جودایی خوازی لەو ناوچانەوەن. بەرنامە وێرانکاریەکانی وڵاتانی ڕۆژئاواش کە بە سەرکردایەتی ئەمریکایە تا ئەندازەیەکی زۆر بەشداری هەیە لەو ڕەوشەدا. بۆ تورکیا تەناگرفتێکی لە سووریادا هەیبێ بەڕێوبەرایەتی خۆسەری کووردا زۆر دەمێکە. ئانکەرە ڕایگەیاندووە هەرگیز ڕێگە نادا لە سووریادا ئەزمونێکی هاوشێوەی هەرێمی کوردستانی عێراق لە سووریادا دووبارە ببێتەوە. پەکەکە پەیەدا یەپەگا بەردەوامن لە جموجۆڵە تیرۆرکاریەکانیاندا لە ناوچەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوای ڕووباری فوراتدا. گەورەترین سوودیش بۆ گەلی سووریا لە ڕگ و ڕیشەوە هەڵکەندنی تەواوەتی ڕێکخراوە تێرۆریستە جودای خوازەکانە لەو ناوچانەیدا گیریان کردوون. ئێران لەگەڵ ئەمریکادا لە کێشەدایە بەهۆی بەرنامە ناوچیەکە و هەروەهاش بەهۆی جموجۆڵەکانی ئێرانەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەر بۆیەشە تاران هەموو بوونێکی ئەمریکا بە مەترسی دەزانێت لەسەر بەرژەوەندیە پاوانخوازیەکانی ئێران. بوونی هێزە چەکدارەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات یەکێکە لە کێشەکانی ناوچەکە کە دووچاری مەینەتی کردوینەتەوە. ئەمریکا شەڕی ڕێکخراوی داعشی کردوتە بیان و بۆمانەوە لە ناوچەکەدا. دوابەدوای هەڕەشەکانی تورکیا لەشکری سووریاش دەستی کردووە بە جوڵانی یەکە لەشکریەکانی خۆی بۆ بەرپەرجدانەوەی هەر کردەیەکی لەشکریانەی ئانکەرە. لەشکر هێزەکانی خۆی لەم ناوچەیەدا جێگیر کردووە و تۆپخانە و تانک و یەکە تایبەتمەندە جیاوازەکانی تریشی لە چواردەوری ناوچەکانی ئەینی لە عەرەب و ئەینی سادا دانراون. هەندێک لە شیکەرەوە دەڵێن تورکیا ئەو هێرشە ناکات چونکە هێشتا چرای سەوزی بۆ هەڵ نەکراوە، بەڵام بەرپرسانی لەشکری لەو ناوچانەی هەڕەشەی تورکیایان لەسرە دەڵێن مەترسی هێرشکردنی ئەم جارەی تورکیا جیاوازە بە بەراورد لەگەڵ جارانی پێشوودا. بالتأكيد هذه التهديدات التركية ليست تهديدات جديدة بالنسبة لنا. بێگومان ئەم هەڕەشانەی تورکیا شتێکی نوێ نین و بۆ ئێمە وەک ئەنجومەنی لەشکری منبەج 6 ساڵ لەمەوە بە شەڕی ئازادکردنی منبەج ڕوویدا و ئاستی مەترسیەکان ناوبەناو کەم و زۆر دەبوون، بەڵام ئێستا ئاستی هەڕەشە و مەترسیەکان زۆرن و بەرزتریشن. دکتۆر مستەفا با لە هەڵوێستی ئێرانەوە دەست پێ بکەین. ئێرانیەکان ینی هەموو ئەمان جێکیانەوەی ئەمریکا لە سووریادا بکشێتەوە. ئەگەر ئەمریکا بە تەواوەتی کشایەوە دەستبەرداری دۆسەی سووریا بوو چی ڕوودەدا؟ It's very unlikely to see American withdrawal in the short term. هەرگیز پێناچێت لە مەودایەکی کورتخاندا ئەمریکا بکشێتەوە. لەوانەیە لە مەودایەکی درێژخاندا ئەگەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕانی بەسەردەهات یان کارکتەرەکانی ناوچەکە کەوتنە جۆرێکی نوێ لە هەڵسەنگاندن و سیاسەتکردن، بەڵام نا. هەرگیز لەو بڕوایەدا نیم ئەمریکا بە تەواوەتی لە سووریا بکشێتەوە و پشتیوانیکردنی هێزەکانی سووریا دیموکرات ڕابگرێت. جا ئەگەر ئێران و تورکیا وەها چاوەڕام بکەن ئەمریکا ئەو هەنگاوە بنێت ئەوە بە هەڵەدا چوون. تورکیا دەڵێت ئەگەر بێت و یەپەگە نەمێنێت ئەوە لە بەرژەوەندی هەموو لایەنەکانە. پەیوەندیەکانی ئەنکەرە لەگەڵ واشنگتندا کێشەی تێکەوتووە بەهۆی ئەو جۆرە هەڵوێستانی تورکیاوە. باسی لە بەشی یەکەمی بەرنامەکەدا ئەمەژۆ بۆ کە تورکیا دەوێت جۆرە لە هاوسەنگی پارێزێ. ئێستا لە سووریادا سیاسەتەکانی تورکیا ڕێک پێچەوانەی
بەرژەوەندیەکانی ئەمریکایە، تورکیا ئەندامی ناتۆیە. لە هەمان کاتە لەگەڵ ئیبراهیم ڕئیسی لەگەڵ ڤلادیمیر پوتینە دەست دەخاتە دەستی یەکەوە و دەست بەرز دەکەنەوە. ئەمە چ جۆرە هاوسەنگیەکە؟ Yeah, that's a very good question. After the Ukraine war, we see Turkey try to sell its own value to NATO countries as if it could بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر باشە. پاش شەڕی ئۆکرانیا تووشیا دەیەوێت بەهاو پرەنسیپی خۆی بە وڵاتانی ناتۆ بفرۆشێت وەک ئەوەی بیەوێت توانایی ناوبژیکردنی خۆی نیشان بدات و کار ئاسانی بکات بۆ ڕەخساندنی دانوستاندنی نێوان مۆسکۆ و ئۆکرانیا. فڕۆکەی بێفڕۆکەوان بە ئۆکرانیا دەفرۆشێت و هەندێک کاری تریش لەگەڵ مۆسکۆدا دەکات. بێگومان ئەوە جۆرێکی جیاوازی کارکردنە بۆ هاوسەنگی و تەنانەت واشنگتنیش گومانێکی زۆری هەیە لە کاتێکدا داوای سەرێکی ئەنکەرە لە واشنگتن F-16ەکانن وەک دەزانین دۆسەی F-35ەکان کۆتاییان پێهات بەهۆی S-400ەکانی کە لە ڕووسیای کڕی بوون. جا ئەم هەڵوێستانی تورکیا کێشەی بۆ دروست کردووە لە ناو کۆنگرێسیشدا. هێشتا نازانین ئەنجامی ئەو دوایی تورکیا بەکوێ دەگات. چکە لە ئەنجومەنی نوێنەراندا هەندێک لە ئەندامەکانی چرای سەوزیان بۆ هەڵکردووە، بەڵام پێویستە بزانین لە سینادا چۆن دەڕوات و چی دەکرێت. پرسیارەکەت لە جێی خۆیدایە. چۆن تووشیا لەلایەن واشنگتنەوە پشتیوانێکی تەواو دەکرێت بۆ کڕینی F-16ەکان لە کاتێکدا ئەنکەرە پەیامی باش دەنێرێت بۆ مۆسکۆ و تاران و لەگەڵ ئێران و رووسیاشدا دەبێتە بەشێک لە کاری بەرەنگاربوونەی وڵاتانی ڕۆژاوا. تورکیا چەند ساڵێکە ئەمە دەکات و بەوە چەرخانێکی سەرەکیش دادەنرێت لە هەڵوێستەکانی دا و هەر بۆیەشە واشنگتن وەک کێشەیەکی گەورە سەیری دەکات. مۆسکۆ داوایەوە کا لەشکری سووریا بگەڕێتەوە بۆ هەموو ناوچەکان و کۆنتترۆلی هەموو ناوچەکان بکات. بەڵام پرسیارەکە بەڕاستی لای من ئەوەیە ئایا لەشکری سووریا ینی لەگەڵ مێژووی ئەم شەڕەدا کە کردوێتی توانایەوەی هەیە بەرەنگاری هێرشێکی تورکیا بێتەوە ئەوەی کە بەنیازە بیکە؟ I think so far all Turkey's military incursions to Syria was somehow got Moscow's green light. پێم وایە زوربەی هەرە زۆری کردە لەشکریەکانی تورکیا لە سووریادا بە شێوەی لە شێوەکان مۆسکۆ چرای سەوزی بۆ هەڵکردووە. لەوانەیە باشتر بێت بڵێم چرای زرد نەک چرای سەوز. مۆسکۆ ئەگەر ئەو چرایەنەشی هەڵ نەکرد بێت ئەوە بێدەنگ بۆ لە بەرامبەر هێرشەکاندا یان بەر لە هەر هێرشێک لێکتێگەشتنێکە بووە لە نێوان مۆسکۆ و ئەنکەرەدا. هەر بۆیەشە بە هەڵکردنی چرای سەوز و زرد ناودێرم کرد بۆ ئەو هێرشانی تورکیا. ئێستاش تورکیا ڕووی لە مۆسکۆ کردووە تا هەر هیچ نەبێت بتوانێت هێرشێکی سنووردار بکات، هەرچەندە ئەردۆغان چاوەڕوانی ئەوەی هەیە هێرشێکی گەورە بکات. بەڵام بەڕوانینی من تەنانەت کردەیەکی سنوورداری لەشکریانە بەر لە هەڵبژاردن یارمەتی ئەردۆغان دەدات. ئەردۆغان وەها هەز دەکات ئەگەر ئەو کردە لەشکریە لە ناو سووریادا بکات ئەوە لە هەڵبژاردنەکاندا سەر دەکەوێت، چکە بەهۆی نەمانی میدیای سربەخۆ دێت و لە میدیاکانی سەر بە حکومت ئەو دەستەواژەی سەرکەوتن بە خەڵک دەفرۆشێتەوە. خەڵکیش بێ ئاگان لەوەی چی ڕوویداوە یان ڕووی نەداوە لە سووریادا و ئیتر میدیاکان دەیکەنە بابەتێکی گەورە کە ڕێبەرایەتی و سەرکردایەتی لەشکری ئەردۆغان سەرکەوتنێکی گەورەی بۆ وڵاتی تورکیا تۆمار کردووە. جاوەک گوتم هەر بۆیە تورکیا لە ئێستادا ڕووی کردوتە مۆسکۆ تا هەرچ شتێک بێت بیکات لە تەلڕەفعەت یان لە منبج. یانیش لە دۆسەی بە زۆر ناردنەوەی پەنابەراندا تا بە خەڵک بڵێت ئەوە ئەردۆغانە دەتوانێت ئەو کارانە لە بەرژەوەندی تورکیا بکات نەک ئۆپۆزیسیۆن یان لایەنێکی دیکە. کێشەکە لەوەدایە ئێمە باز لەسەر و 1 ملیۆن ئاوارەوە دەکەین و ئایا دەشێت ئەو کارە بکرێت یان خانوبەرەیان لە ناوچە سنووریەکان بۆ دروست بکرێت. تورکیا دەڵێت ئاوارەکان بەخواستی خۆیان دەگەڕێنەوە و پێشتر دەگوترا بە ملیۆنان خەڵک گەڕاونەتەوە زێدی خۆیان، بەڵام لە تەوەیەگرتوەکان دەڵێت چەند هەزار کەسێکیان لەم چەند ساڵی ڕابردوودا گەڕاونەتەوە. ئەستەمە تورکیا بتوانێت ئەو ئاوارە و پەنابەرانە بەخواستی خۆیان بگەڕێنێتەوە، چونکە تا سووریایشی ئارام و ئاسایش و پارێزراو نەبێت شتی ئاوەها ڕوونادات یان مەگەر ڕژێمەکەی ئەسەد بگۆڕدرێت، چونکە خەڵک ترسیان هەیە لەوەی ڕژێمی ئەسەد تۆڵەیان لێ بکاتەوە. لەسەر دۆسەی هەڵبژاردن و هەروەها پەنابەرانیش من دەگەڕێمەوە بۆلات. ئەنکەرە بەردەوام فشاری خۆی دەکات لە ڕێی هاوپەیمانەتی ناتۆ و هەروەهاش لە ڕێی وڵاتە هاوپەیمانەکانی شێوە کە بە نەیارە سەرسەختەکانی ناتۆ و ئەمریکا و هەروەهاش جیهانی ڕۆژاوا دادەنرێن.
Rıfat ve Münbiç terör yatağı کە haline ڕەفعات dönüştü. منبەج کراونەتە بنکەی تێرۆریستان زۆر دەمێک کە کاتێوە هات بوو ئەو تێرۆریستانە لەو شوێنانە نەمێنن ئێمە وەها چاوەڕوانی دەکەین هاوبەشەکانی ئەستانەمان پشتیوانێکی دروست لە هەوڵەکانمان بکەن کە لە پێناو گەیشتن بە سەرخامگیری لە سووریادایە. دیمەشق داوا دەکات تەواوی گەلی سووریا پشتیوانی لە حکوومەتەکەی بەشار ئەسەد بکە بە پێی سەرچاوەکانی هەواڵیش کۆبوونەوە هەبووە لە نێوان بەڕێوەبەرایەتی خۆسەری کورد و کاربەدەستانی حکوومەتی سووریادا وەک هەنگاوێک بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکانی دەوڵەتی تورکیا. يجب عدم إعطاء تركيا أي مبرر لغزو الأراضي. پێویستە بیان و نەدرێت بە تورکیا تا خاکی سووریا داگیر بکات. لە پەیوەندی بەم دۆسیەوە چاومان لە هاوڵاتیانی باش و خاوەن بڕوای خۆمانە لە هەموو بەشەکانی سووریادا. بەو خەڵکانە دەڵێن هاوهەڵوێستی لەشکری سووریای عەرەبی بن، پشتیوانی ڕێبەرایەتی سەرۆک بەشار ئەسەد بن، شانبەشانی لەگەڵ خۆیان ڕابوەستن و بەشێک بن لە خاک و وڵاتی سووریا. هێزەکانی سووریای دیموکرات و هێزەکانی ئەو ناوچانەش کە هەڕەشە و مەترسی تورکیایان لەسرە وەک دەڵێن بە استراتیژەتی نوێەوە ئامادەن بۆ هەموو ئەگەرە نەخوازراوەکانی تورکیا. كناوشي بدير الزور یەکەم جار لە دێرە زوور بووین و بەرەنگاری داعش و شانەنووسەکانی داعش دەبووینەوە. ئێستاش پاش کوبانی ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی هێرشی لەشکری داگیرکاری تورکیا دەبینەوە بۆ سەر ناوچەکانمان. ئێرە خاچی ئێمەیە و هەرچێکیش ڕووبدات ئەوە دەبێت ئێمە بەرگری لێ بکەین. نەخێر ڕێگە نادەین لەشکری تورکیا دەست بەسەر خاچی ئێمەدا بگرێت و دێهاتەکانمان وێران بکات. هەموو کاتێک بەرگری لە خاچی خۆمانەکەین. وەک دەزانن شەڕی ئێمە دژی دەوڵەتی ئیسلامی بووە لە ڕابردوودا جا شەڕی دژی دەوڵەتی تورکیا پێویستی بە استراتیژیەت و ئامادەکاریەکی نوێ هەیە. تورکیا نەگەرە ڕەشەیە بۆ سەر ئاسایشی سووریا بەڵکو بۆ وڵاتی تری ناوچەکەش وەک عێراق. لە ماوەی ڕابردوودا دەوڵەتی تورکیا وەک حکوومەتی عێراق دەڵێ حکوومەتی تورکیا تۆپبارانی یەکێک لە هاوینە هەوارەکانی زاخۆی کردووە و دەیان هاوڵاتی سڤیلی کوژرا و بریندارن. Türkiye'nin hiçbir zaman تەواوی جیهان دەزانێت تورکیا هەرگیز هێرش ناکاتە سەر خەڵکی سیڤیل. شەڕی ئێمە دژی تەرۆریزم بەردەوام دەبێت بە پێ چوارچێوە یاسا نێونەتەوەیەکان هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو هەواڵەدا کەوتینە کارکردن لەگەڵ دامەزراوە پەیوەندیدارەکان و ئاڵوگۆڕی زانیاریمان کرد. بە پێ ئەو زانیاریانەی لە هێزە سەربازیەکانی تورکیاوە دەستمان کەوتون ئێمە هیچ هێرشێکمان نەکردووەتە سەر خەڵکی سیڤیل. ئەنکەرە دەڵێ پێویست بەوە ناکە هیچ قسەیە بکرێ یان لێدوانێ بدرێت لەسەر ئەو هێرشە کە بە هێرشێکی دڕندانەش ناودێری دەکات. Irak makamlarıyla işbirliği yapabileceğimizi de biz. دوا بەدوای ئەو هێرشە دڕندانەیە کە ئێمە بڕوامان وایە ڕێکخراوی تەرۆریستی پەکەکە کردوویەتی وتومانە ئامادەین قسە لەگەڵ کاربەدەستانی عێراقدا بکەین. جارێکی تریش جەختی لێ دەکەمەوە. ئێمە گوناهبارکردنی تورکیا ڕەت دەکەینەوە تا ئەم تەمەمژە لەسەر ئەم دۆسیەیە دەڕوێتەوە. هەموو ڕاگەندراوێکی فەرمی و نافەرمی ڕێگە پێدرا و ڕێگە پێنەدراویش ڕەت دەکەینەوە ئەمە شتێکی ڕاست نییە. دکتۆر مستەفا تورکیا ئەو هێرشە دەکات؟ یعنی بەتایبەتی ئەمریکا ژۆک و دەگوترێ ناڕازیە وڵاتە هاوپەیمانەکانیش رووسیا و ئێرانیش پێیان باش نییە بیکە. تورکیا ئەگەر هیچ ڕێگریەکی لێ نەکرێت لەلایەن مۆسکۆوە ئەوە لەوانەیە هێرشێکی سنوردار بکات و یارمەتی دەریش بێت بۆ هەڵبژاردننی ئەردۆغان. وەک گوتم ئەگەر هێرشێکی سنوورداریش بێت کرۆکی ئەم هێرشە کە ئایا بۆ دەبێت بکرێت ڕێک و ڕەوان پەیوەندی هەیە بە سیاسەتی ناوخۆی تورکیاوە و یەکێکیش لە دۆسیە سەرەکیەکان بۆ لایەنەکانی ناو حکومەت و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش دۆسەی پەنابەرانی سووریایە. 4 ملیۆن پەنابەری سووریا و 4 ملیۆنیش لە ئێستادا لە ئیدلبن. حکومەتی تورکیا وەک بارێکی مەترسیدار سەیریان دەکات کە زیان لە حکومەت دەدات بەر لە هەڵبژاردن. دەسەڵات دەیەوێت ئەو پەیامە بنێرێت کە هێشتا خاوەنی هێز و بەرپرسیارەتی و پلانی هەیە بۆ ئایندا. هەر بۆیە ئەو کردەوە لەشکریانە بەردەوامن لە پێناو ئەوەی بڵێت شوێنی پارێزراو هەن. خانوبەرە دروست دەکەین. هەندێک لە وەزیرەکان سەردانی ئەو ناوچانە دەکەن و هەندێک خانوو لە میدیاکانەوە نیشان دەدەن و خەڵکیشان بردوتە ئەو شوێنانە تا نیشانی بدەن ئەمە ئەو شتەیە کە ڕوو دەدات هەموو شتێک لە جێی خۆیدایە. جا ئەمە ئەو پەیامەیە کە تورکیا دەیەوێت بینێرێت. لە ڕاستیشدا دۆسیەکە لای ئەنکەرە ئەوە نییە کە کردەیەکی گەورەی لەشکری بکات ئیتر بۆیە هەوڵی بەدەستهێنانی پشتیوانی ئەمریکا نادات یان پشتیوانی لایەنەکانی دیکەش.
تەنها شتێکیش کە دەیکات ئەوەیە زیان لە بەرژەوەندەکانی کارکتەرەکانی تر نەدات تا مەسکۆ هەر هیچ نەبێت بێدەنگی هەڵبژێرێت کە ئەو بژاردەیەش بە جۆرێک لە پشتیوانی دادەنرێت ئەگەر تورکیا شتێکی گەورە بکات و لە ئیدلیب شتێک ڕوو بدات و مۆسکۆش دەستی تێبخات ئەوە کارە سات دەقەومێت. ئەگەر یارمەتیم بی تورکیا ئەمانە دەکا بە پێچەوانەی خواستی نێونەتەوە یا لەو هێرشەدا کە کرایە سەر دەڤەری زاخۆ لە هەرێمی کوردستانی عێراق لە باکووری عێراقدا ینی کارە ساتێکی گەورەی نایەوە بۆ هەم بۆ خەڵک هەم لە پەیوەندیەکانی خۆیان بەغدا ناڕازیە هەولێر تا ئەندازەیەک ناڕازی خۆی دەربڕیوە ینی دەیەوێت تورکیا چی بە خەڵکی خۆی بڵێ لە ڕێی کوشتنەوە ڕەوایی بدا بە سەرکەوتنی لە هەڵبژاردنە. No, it's not related only elections and when we look at the big picture, Iraq and Syria. So in the past few years... نا هەر تەنها هەڵبژاردن نییە. کاتێک دەڕوانینە وێنە گەورەکە لە عێراق و لە سووریاشدا لە چەند ساڵی ڕابردوودا کاتێک تورکیا لەسەر دۆسەی یەپەگا کێشەی هەبوو لەگەڵ واشنگتندا ئەنکەرە فشاری خستە سەر واشنگتن تا چرای سەوزی بۆ هەڵبکات بۆ هەندێک کردەی لەشکری لە عێراقدا وەک تورکیا دەڵێت دژی پارتی کرێکارانی کوردستان بەڵام ئەمە وەک ناڕەحەتێک بوو بۆ بەغدا و بە هەمان شێوە بۆ هەولێریش چونکە لە ڕوانگەی عێراقەوە تورکیا لە 5 ساڵی ڕابردوودا زیاتر لە 20,000 جار پێشێری سەروەری عێراقی کردووە هەموو ڕۆژێک کردەوەیکی لەشکری هەیە ژمارەیەکی زۆری بنکەی لەشکری زۆری لەشکری هەیە بە شێوەیەکی پێشبینی نەکراو کە دەشێت ببێتە فشار بەسەر حکومەتی هەرێمی کوردستانەوە چونکە بە شێوەیەک لە شێوەکانیش ڕەوایی دەدات بە ئێران تا ئەم جۆرە کارە لەشکریانە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا بکات لە کاتێکدا ئەو کردە لەشکریانی تورکیا مایی بێزاری و ناڕەزاییە بۆ زۆر لایەن جا بۆیە گرفتەکە هەرتەنها هەڵبژاردن نییە بەڵکو بەشێکیشی پەیوەندی هەیە بە جێگیرکردنی لەشکریەوە تورکیا هەروە دێ و ناوچەی زیاتر لە سووریا لە دەست دەدات و ئەمریکاش پشتیوانی لێپەکە دەگات و تورکیاش ناڕازی و تووڕێلەوە ئیتر دەخوازێت لە خاکی عێراقدا قەرەبووی خۆی بکاتەوە تا ئەو شتانە پێکەوە گرێبداتەوە و وەک دەشزانین واشنگتن دەڵێت دەڕوانینە لایەنێکی تر و ئەمەش سیاسەتێکی نەگونجاوی واشنگتنە کاتێک هەندێک شتی دیاریکرا و دەڵێت لەسەر سووریا و هیچ شتێکیش ناڵێت لەسەر کردەوە لەشکریەکانی تورکیا لە عێراقدا وەک دەبینین شتەکان زۆر ئاڵۆز بوون ئەوەی لە دەڤەری زاخۆ ڕوویدا یەکەم کردەی لەشکری تورکیا نەبوو دوا هەمینیش نابێت بەڵکو بەشێکە لە کردەوە لەشکریە بەردەوامەکانی تورکیا کە باجەکەی خەڵکی سیڤیل دەیدات. بەرلۆی بچ بە بەشی کۆتایی بەرنامەکە بە ئایا بە ناوەڵام بەرەوە چی پێشبینی دەکەی ینی پێ دوایە ئەردۆغان هەڵبژاردنەکەی ساڵی 2023 بباتەوە؟ پرسیارێکی زۆر قورسە دەشکەوێتە سەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن نەک هەر ئەردۆغان بەڵام دەتوانین بڵین ئەردۆغان پشتیوانی کردنی لەدەستدا و ئاستی پەسەندکردنی کارەکانی زۆر نزمە ئابووری تورکیا کێشەی گەورەی هەیە لەبەر ئەمانە دەشێت هەڵبژاردن بدۆڕێنێت. من دەگەڕێمەوە بۆلات. رووسیا کە داوای چارەسەریەکی ئاشتیانە دەکا بۆ قەیرانی سووریا بەڵام لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکاندا ڤیتۆ بەکاردێنێ لە دژی دابینکردنی یارمەتی و کۆمەک و پێداویستیەکان بۆ گەلی سووریا کە پێویستیانە. Colleagues, this is a dark day in the Security Council. هاوکاران ئەمە ڕۆژێکی زۆر ڕەشە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکاندا کاتێک لەم ژوورە پڕ لە زەخرەفەیەدا دادانیشیت زۆر ئاسانە بەرەنجامەکانی ژیانی ڕاستەقینە لە دەنگدانەکاندا بزر بکەیت لە کاتێکدا لە دووری 5,000 میلەوە کاریگەریەکی خراپ و تۆقێنەریشی دەبێت بەسەر ژیانی 4,100,000 کەسەوە لە باکووری سووریادا. ئەکەم و بەرەنجامی ئەو ڤیتۆیی رووسیا دژ بە یارمەتیدانەکان بۆ گەلی سووریا بەکاری هێنا وەک ئەمریکاش دەڵێ بەرەنجامێکی کارەساتاوی لێ دەکەوێتەوە. هیواکان لە ناو دەچن ئەمە ساتەوەختێک نییە بۆ ڕیزکردنی وشەکان دەمێکە دەڕێم ئەمە دۆسی ژیان و مردنەوە ئەو خەڵقی لە کارەسادا دەژین دەمرن بەهۆی ئەم دەنگدانە و هەروەها بەهۆی ئەو وڵاتە بێشەرمانەی ڤیتۆی بەکارهێنا. رووسیا دەخوازێ ئەو یارمەتی و کۆمەکانە لە ڕێی حکوومەتی سووریاوە دابەش بکرێ و وەک میکانیزمێکی نوێژ باسی دەکات. بەڵام دەرکەوت هەمووی چاواشەکاری درۆ بوو ئێستاش لە کاتی دانانی میکانیزمێکدا
بۆ گەاندن لە سنوورەوە ئەم ڕاستیە دەرکەوت ئەوەی دەیڵێن ئەوەیە کە خەڵک دووچاری مەلەتی دەبێت لە ڕێی شیانەکانەوە بۆ یارمەتیدانی تیۆریستان لە ئیدلیب. بەڕێزە بژارەکەتان هەبوو خۆتان ئەمەتان هەڵبژار. بڕیار لای ئێمەوە ئەوەیە بەردەوام دەبین لە یارمەتیدانی گەلی سووریا. بەڵام دانیشتوانی سووریا و بە تایبەتیش ئاوارەکان کە پشتیان بەستووە بەو یارمەتی و کۆمەکە مرۆییانە ڕایەکی تەواو جیاوازیان هەیە بەهۆی قەیرانی سووریاوە بە ملیۆنان خەڵک ئاوارەی ناو و دەرەوەی وڵاتەکەش بوون. رووسیا ماڵەکانی ڕوخاندین ئایندەی منداڵەکانمانیان وێران کرد ناچارێکی کردین ئاوارە بین و لەم دەوارە شڕانەدا بژین ئیستاژ ڕێگەی گرتووە لەوەی یارمەتیەکانمان پێ بگا هەموو مانگێک یەک سەبەتە خواردن و پێداویستیەکانمان پێدەگەیشت جا ئەوە چۆن بەشی خێزانێکی 24 کەسی دەکا ئەگەر بێت و بنکە سنووریەکانی بابولهەوا دابخرێت و ڕێگە نەدرێ پێداویستیەکان بگەنە دەستمان ئیتر دەبێ بمرین. رووسیا چی دەوێت ئێستا بڕیاری خۆیدا بۆ ڤیتۆکردن و ئێمەی بێبەشکرد لەو خواردانەی ڕێکخراوە مرۆیەکان بۆیان دەهێنین. رووسیا دەیەوە ڕژێمی سووریا بەرپرسیار بێت لەو یارمەتیە لە کاتێکدا ئێمە بەهۆی ئەو ڕژێمەوە ئاوارە بووین. ئەو ڕژێمەی رووسیا بانکێشتی کرد تا بمان کوژێت. چی چاوەڕوان دەکەیت لەم دوانە؟ بێگومان هیچ. دکتۆر مستەفا بەڕای تۆ وەکو چۆن پێشتر ئەردۆغان دەیویست دۆسەی پەنابەرەکان بکاتە کارتێکی فشار بەسەر ئەوروپاوە. ئێستا بە هەمان شێوە ئەردۆغان دەتوانێت دۆسەی پەنابەرەکان ناردنەوەی بە زۆریان بۆ سووریا بکاتە کارتی فشار بەسەر رووسیا بەسەر ئێرانیشەوە. پێم وایە ئەمە ئەو کارتی فشارەیە کە بەدەست مۆسکۆیە. ڤیدۆکەی کرملنمان بینی لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکاندا بۆ درێژکردنەوەی گەیاندنی یارمەتیە مرۆیەکان و مۆسکۆ داوای کرد تەنها بۆ 6 مانگ بێت و نەتەوەی گرتوەکان پەسەند بوو بەلایەوە. بەڵام ئەو 6 مانگە کێشەیە بۆ تورکیا چکە لەوانەیە لە هەر کاتێکدا بێت لە ئیدلیب خەڵک تەقێتەوە زیاتر لە 4 ملیۆن کەس لەوێن و ئەگەر ئەو یارمەتی و کۆمەکە مرۆیانەیان پێ نەگات لە بابولهەواوە ئەوە ئەو کارە ساتە مرۆیە کێشەی گەورە بۆ تورکیا دروست دەکات لە کاتێکدا تورکیا باز دەگەڕانەوەی ئاوارە و پەنابەرەکان دەکات بۆ ناو سووریا و ئاوارەکانی ناو سووریاش لە دەواازە سنوورەکانی تورکیادان. 2 ساڵ لەمەوبەریش وەک بیرمانە هەمان شت ڕوویدا. 34 سەربازی تورکیا لە ئاکامی هێرشێکی رووسیادا کوژان لە ئیدلیب. ئەنکەرە دوای ئەو ڕووداوە دەست بەجێ پەیوەندی کرد بە یەکێتی ئەوروپا و گازندەی خۆی کرد و داواشی دەکرد ئەوروپا پەیمانەکانی خۆی بەجێ بگەێنێت. ئەردۆغان لەو کاتەشدا کارتی فشاری بەکارهێنا وەک دەیگوت ڕێگە دەکاتەوە بۆ پەنابەران تا بگەنە ئەوروپا. جا ئەمە پاش هێرشەکەی سەر ئیدلیب ڕوویدا. جا ئەگەر مۆسکۆ لە ئیدلیب شتێک بکات ئەوە تورکیا فشار دەخاتەوە سەر ئەوروپا. بۆیە دەڵێم ئەمە ئێستا کارتی فشارە و بەدەست رووسیاوەیە. چونکە تورکیا هیچ کێشەیەکی ناوێت بەر لە هەڵبژاردن. چونکە هەر کێشەیەک ڕوو بدات حکومەتەکەی ئەردۆغان دەخاتە ڕەوشێکی تا بڵی سەختەوە. ئێستا لەگەڵ ئەو هەموو پەنابەرانەی ئۆکرانیادا و لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاریانەی لە یاسا و ڕێساکانی پەرامبەراندا کراون زۆر حکومەتەن ئامادە نین بە ئەردۆغان بڵێن بەڵێ باش. ئەمەش وەهای کردووە بۆ ئەنکەرە زۆر قورس بێت ئەو باڵادەستی بمێنێت لەو دۆسیەدا و ئێستاش باڵادەستی لای مۆسکۆیە لە دۆسەی پەنابەراندا. ئەیلەوەدا کە ئەردۆغان وەکو باسەکرێ ینی بەتابەتی لە ناو سووریاش وەروا لە ڕای زۆرێک لە چاودێریشا کە ئەردۆغان هەیەوێت دیموگرافیایی سووریا بگۆڕێ وەکو بڵێ مەبەستێکی تری سیاسیشی هەیە لەوەشدا باڵادەست نابێ. Right, this is also that happened in the trilateral meeting in Tehran. جا لە کۆبوونەوە سێقۆڵیەکەی تارانیشدا ئەوەی بە تووشیا ڕاگەندراوە ئەوە بوو کە پێویستە ئەنکەرە ئەو پەنابەرانە بگەڕێنێتەوە بۆ زیێتی خۆیان لە سووریادا نەک بۆ ئەو هەرێمە ئاسایشەی باسی دەکات. بێگومان ئەمەش کێشەیە بۆ حکومەتەکەی ئەردۆغان چونکە ئەستەمە بتوانێت بیانێرێتەوە بۆ ئەو ناوچانەی لە ژێر دەسەڵاتی ڕژێمەکەی ئەسەددان. هەر بەڕاستیش ئەوە کاری کردنیە. بۆیە دەخوازێت ڕەهەندی کێشەیەکی ناوخۆیی بەبەردا بکات و ناچاریان بکات بگەڕێنەوە. بێگومان نیشتەجێکردنی ئاوارەکان لە هەرێمە ئاسایشەکەدا بۆ لایەنەکانی تر پەسەند نییە چونکە گۆڕانی دیموگرافیە و نیشتەجێکردنەوەشان لەو ناوچانەدا بۆ ماوەیەکی درێژخایەن دەبێت و لەوانەشە بۆ حکومەتی تورکیا ببێتە چارەسەرێکی کورتخایەن. Safe zones to be established. So it's a dilemma and perhaps unresolvable in the short term. دکتۆر مستەفا من زۆر سپاس دەکەم. Thank you so much. Thank you.
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆیشم بەڵێن ساڵات پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.